من مەبەستمەکە گفتوگۆ بکەم لەم بارەیەوە چونکە ئەمە بابەتێکە قسە هەڵدەگرێت دکتۆر حاتەم حەسوون سەرۆکی ئەکادیمیای نێودەوڵەتی ئەمریکی بۆ خوێندنی باڵا و ڕاهێنان لە ویلایەتی دیلاوێر لە مەغریبەوە لەگەڵما. دکتۆر حاتەمەم کاتت باش سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر لە دوای فڕۆکەی F-16 و کڵاوەی ئەتۆمی ئێستا یۆرانیۆمی پیتێنراوی سنووردار دەدرێت بە ئۆکرانیا ئەمە چی دەگەیەنێت لەم جەنگەدا؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوتان لێبێت زۆر سوپاس سڵاو لە بینەرانشتان بەر لەوەی نرد على هذا وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە ايش هي ئەگەر ئێمە تێبینی ئەو شتانە بکەین کە ئۆکرانیا یاخود ئەمریکا پێشکەشی ئۆکرانیایان دەکات ذات يوم 24 شباط 2022 چونکە شەڕ بەڕاستی لە ومن بداية الحرب بين روسيا نزیکە ساڵێک بەر لە ئێستا دەستی پێکردووە لە کاتی دەستپێکردنی جەنگیش العسكري الأقوى ئۆکرانیا منذ بداية الحرب ئۆکرانیا و ئەمریکا بەڕاستی هاوبەشی سەربازی بەهێزن و ئەمریکا چەک و یەدەگێکی زۆری بە ئۆکرانیا داوە ئەمەش هەموو جیهان بینیوێتی نوێترین ژمارەکانی وەزارەتی ئەمریکاش دەری دەخەن کە کۆی هاوکاریەکانی ئەمریکا لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەوە لە سیاخود لە دەست بەکاربوونی جۆن بایدنەوە لە 2021 زیاتر لە 42 ملیار دۆلارە بەڵێ ژمارەیەک چەک و تانک و دژە فڕۆکە و هەروەها شتی دیکەشی پێداوە تەنانەت 10,000 زرێپۆشی پێداوە جگە لە چەندین ئامێری سەربازی دیکە و زریپۆش و تۆپهاوێژی دیکە کە لە زۆری 25 و 150 و هێلیکۆپتەری جیاجیا هەروەها واشنگتۆن فڕۆکەی زۆری هۆک 20 بە ئۆکرانیا داوە دواش تشکە ڕۆژی چوارشەممە بوو کەمیانی رووسیا بەرگەی ئەم پڕچەکردنەی ئۆکرانیا دەگرێت خۆتان دەزانن ینی لەلایەن ئەمریکا و لەلایەن ڕۆژئاوا و ناتۆ زۆر پشتیوانی و ینی هاوکاری پێشکەشی ئۆکرانیا دەکرێت. بەڵێ دوای ئەوەی باسی ئەو چەک و هاوکاریانە ئەمریکیانەمان کرد کە ڕادستی ئۆکرانیا کراوە رووسیا ئەو چەکانەی لە لای رووسیا هەن یارمەتی دەرن بەوەی وەڵامی ئەم شتانەی ئۆکرانیا بدەتەوە یاخود ڕوبەڕووی ببینەوە بەڕاستی ئەم هاریکاریەتە نییە بەردەوامی شەڕە نەک بۆ ڕاگرتن و سەرخستنی ئۆکرانیا بەسەر رووسیا چکە ئەمە شتێکی سەختە بەڵکو تەنیا ئامانجی ئەم هاریکاریانە بەردەوامیدانە بە جەنگ چونکە ڕەنگە ئەم هاریکاریانە لە داهاتوودا بتوانن رووسیا لاواز بکەن ئەگەر رووسیا لاواز ببێ لەوانەیە گۆڕانکاری دروست ببێت بەڵام ڕاستیکە ئەوەیە ڕاستیکە کە هەموو سیاسەکان ئەمە دەڵێن رووسیا ناوەستێلەوە خۆتان دەزانن کە لەلایەکی دیکە و بەرەیەکی دیکەی پێکەناوە ئێستا بڕیار وایە کە ئەم مانگە کیم جۆن ئون سەرۆکی کۆریای باکوور سەردانی رووسیا بکات پێچان وایە کە رووسیا بەما کۆریای باکوور پەلکێشی جەنگەکە دەکات دواخستنی جەنگە من پێت دەڵێم لە داهاتوودا بەڵێ بەدڵنیاییەوە گفتوگۆ ماوەیەک پێش ئێستا ڕوویداوە لە نێوان کۆریا و رووسیا کە کۆریای باکوور چەک بدات بە رووسیا لە بەرامبەر بڕەپارەیەکی زۆردا ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە دەشکرێ ڕوو بدرێ یاخود هەر ڕووی داوە بەڕاستی بەڵام تەنیا گواستنەوەی پارەکە و چەکەکان ماوە بۆیە رووسیا ڕوبەڕووی ئەم شتە دەبێتەوە لە ڕێگەی هێنانی چەک لە کۆریای باکوور و چین بە دیاریکراوی ئەمە شواناکات جەنگ کۆتایی بێ بەڵکو تەنیا درێژە بە جەنگەکە دەدات بۆ ئەوەی ماوەیەکی زیاتر ئەو جەنگە بەردەوام بێت تاکو کۆتایی 2023 بە پێی پێشبینیەکانیش تاکو نیوەی ساڵی 2024 بەردەوام دەبێت. بەڵێ
دکتۆر حاتەم حەسوون سەرۆکی ئەکادیمیای نێودەوڵەتی ئەمریکی بۆ خوێندنی باڵا و ڕاهێنان لا ویلایەتی دلاوێر لە مەغریبەوە لەگەڵم بووی زۆر سپاس.